چل ڕۆژە شەڕ و پێکەدانی سەخت لە کۆبانێ دەکرێت و پاشەڕێکی سەختی شەروانان یەپەکە چەند شوێنێکی تریان کۆنتڕۆڵ کردەوە. وەزارەتی خەزیێنەی ئەمریکا ئاشکرای کرد زانیاریانەیە داعش لە ڕێگەی چەند بازرگانێکی کوردەوە نەوتی بە تورکیا فرۆشتووە و ڕایگەیان ئەو بازرگانانە سزا دەدرێن. لا کەرکووک بە تۆمەتی ئەشکەنجەدانی منداڵە تەمەن 9 ساڵانەکەیان باوکو و باوەژنی منداڵەکە دەست بەسەر کران. سلااوتان لەبێ. شەڕ و پێکەدانی نێوانێکی نەکانی پاراستنی گەل یەپەگە و چەکدارانی داعش لە کۆبانێ بەردەوامە و شەروانان یەپەگەشتوانیوانە لە خۆرەڵاتی کۆبانێت دوو خاڵی دیکە کۆنتڕۆڵ بکەنەوە. ئاسکەرەم نێدراوی نارتی لە سنووری کۆبانە ڕایگەیان کاتژمێر 5:30 ئێوارەی دوێنێت دوای ئەوەی فڕۆکە جەنگیەکانی ئەو پەیمانان بردومانی ڕۆژهەڵاتی کۆبانیان کرد یەپەگە توانیوێتی دوو خاڵی دیکە لە دەستی چەکدارانی داعش پاک بکاتەوە. ودیشی لابەرەی باشووری کۆبانیەوە شەروانان یەپەگە ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراوی داعشیان تەقاندوتەوە کە ویستوێتی خۆی بە شەروانان یەپەکەدا بتەقێنێتەوە. هەروە سەرچاوەی کێپەگە لە کۆبانێ و بێنارتی ڕاگەیان شەروانان لە دوو هێرشدا لە بەشی خۆرەڵاتی کۆبانێ 3 ئۆتۆمبیلی داعشیان تێکشکاند و سەرجەم چەکدارانی ناو 3 ئۆتۆمبیلەکەش کوژراون. ڕاشیگەیان لە 5 ڕۆژی ڕابردوودا لە بەشی ڕۆژهەڵات و شەڕ و پێکەدانەکان زیاتر لە گەڕەکەکانی کانی کوردان و شارەوانی چڕ بوونەتەوە. بەڵام هیچ لایەنێک نەیتوانی و پێشڕەوی بکات. ئاشکراشێکی لەسەر جەم شەڕ و پێکەدانەکانی ڕابردوودا 9 شەروانی یەپەگە و یەپەژە شەهید بوون. فاتیمە زەرکانی پەرلەمانتاری لیستی دەوڵەتی هەسار ڕایگەیان هەرێمی کوردستان تا ئێستاژ وەک دەوڵەتێکی تر مامەڵە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی دەکا و ناردنی هەزی پێشمەرکەی بۆ کۆبانی بە نادەستوری دەزانێت. فاتیمە زەرکانی ئاماژەی بەوەش کرد سەر لە نوێ هەرێمی کوردستان پێشێلکاری دەستوری دەکات کاتێک بڕیاری ناردنی هێزی پێشمەرگە دەدات بۆ شاری کۆبانێ پێوەی ڕەزامەندی حکوومەتی ئیتیحادی لەسەر بێت. ئەو پەرلەمانتاری لیستی دەوڵەتی هەسا ئاماژەی بەوەش کرد پێویست بۆ هەرێمی کوردستان هەمانگی لەگەڵ هێزەکانی حکوومەتی ئیتیحادیدا بکات سەبارەت بە ناردنی هێزی سەربازی بۆ دەرەوەی عێراق چونکە نابێت پێچەوانەی ئەو یاسا و ڕێسایانە مامەڵە بکات کە لە ناو خۆی عێراقدا کاریان پێدەکرێت. دوایەوەی پەرلەمانی کوردستان ڕەزامەندی نیشاندا بە ناردنی هێزی پێشمەرگە بۆ شاری کۆبانێ وەزارەتی پێشمەرگە ڕایگەیان لە چەند ڕۆژی داهاتوودا هێزێکی بچووکی پێشمەرگە بە چەکی قورسەوە ڕەوانەی شاری کۆبانێ کرێت بۆ پشتیوانیکردنی شەروانانی یەپەگە کە زیاتر لە مانگێکە لە ڕوبەڕووبوونەوەی هێرشەکانی چەکڕێکخراوی داعشدان بۆ کۆنتڕۆڵکردنی شارەکە. وەڵا بەڕێزان سەبارەت بە چوونی هێزەکانی پێشمەرگە بۆ پشتیوانی کۆبانەی ئێستا پەیامرێرانمان لە شاری هەولێر بێستون خودرەوە لە شاری سلێمانی گۆران عەبدوڵڵامان لەگەڵ دەبێت سەبارەت بە وەرگرتنی ڕای هاوڵاتیان لەبارەی چۆنێتی ڕۆشتنی هێزی پێشمەرگە بۆ پشتیوانی لە کۆبانێ. دەچینە لای پەیامرێرمان بێستون خودر لە شاری هەولێر. بێستون سڵاوت لێبێ دەمانەوێت ڕای هاوڵاتیانی شاری هەولێرمان بۆ وەرگری سەبارەت بە چوونی هێزەکانی پێشمەرگە بۆ پشتیوانی لە شەروانان یەپەگە لە کۆبانێ. سڵاو چیا لێوە و لە بینەرانی ئەنارتی بەڵێ دوای ئەوەی کە بەرپرسانی حکوومەتی هەرێم و لەسەر راستی باڵا لەگەڵ تورکیا کە بڕێری ئەوەیان وەرگێت کە هێزی پێشمەرگەتوان لێ ڕەوانەکان بۆ کۆبانێ و سەرۆکاتی هەرێمیش ئەوەی ئاراستەی پەرلەمانی کوردستان کرد بۆ ئەوەی گفتوگۆ کات لەسەر ناردنی هێز بۆ کۆبانێ ئەوە بوو بڕیار درا کە هێزێک بە چەکەوە بچێت بۆ کۆبانێ و لە ئێستاژدا کە ئەم شەو ئەو هێزە بەڕێکرا کە بەرپرسانی وەزارەتی پێشمەرگە ئەویان بۆیان ئارتیفات کردەوە کە ئەم هێزە بۆ کۆبانێ لە ئێستادا بەڕێکراوە بۆ پشتیوانی بۆ کۆبانێ بە چەکی خۆیانەوە بۆ ئەوەی پشتیوانی ئایا ئەو هێزە تا چەند دەبێتە هۆی ئەوەی کە کۆبانێ لەو چەکدارانی داعش کە لە ئێستادا هێرشێکی زۆریان کردوتە سەر کۆبانێ تا چەند دەبێتە هۆی
پشگیرێکی تەواو و نەکەوتنی کۆبانێ لە ئێستادا ئێمە ڕای هاوڵاتیان وەردەگرین چیە لەسەر ئەو بابەتە بزانین ڕای هاوڵاتیان لەسەر نردنی و هێزا تا چەند باشە لە ئێستادا کە دەبینین هەرێمیش بە درێژای 1500 کیلومتر کە لە شەردا لەگەڵ داعشدا بزانین ڕای ئەوان چیە لەسەر ئەوەی تا چەند ئەم بڕیارە باش بوو لەلایەن حکوومەتی هەرێمەوە بڕیادرا ئەو هێزە بەڕێکرێت بۆ کۆبانێ بەڵێ گەر بەڕێستان بێنەێرە و بەڕای ئێوە کە لە ئێستادا هێزێکی پێشمەرگە بەچێکی قورسەوە کە بازەکرێت بەڕێکراوە بۆ کۆبانێ نردنی ئەو هێزا بۆ کۆبانێ تا چەند کاریگەری دەبێت وە تا چەند بڕیارێکی باش بوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانە و دەبینین لە ئێستاشدا هەرێمی کوردستانیش لە شەردا لە سنوورەکە. زۆر سپاس بێەوە ئەگەر تەمەشایکی وەزعی ئەمڕۆی کوردستان بکەین دەبینن کوردستان بە چەند حالەتێکدا تێپەڕ دەبێتن ئەمەش شەڕەکانی کە لە مەسلەی زومار و شنگال و ئیدی مەغمورەوانە لەو بڕیارەی ئێستا کە پەرلەمانی کوردستانە بڕیارەیدا بڕیارەکە بڕیارەکی بەڕاستی 100% لە جێی خۆی نییە چکە پێم نەک برین باشە و نەخراپیشە چکە لە وەزعی ئێستا کوردستان پێویستمان زیاتر بە توتوڵکردنی سنوورەکانی سەر سنوورەکانی هەرێمی کوردستان هەیە نەک ئەمە پێشمەرگەی کوردستان ڕەوانی دەرەوەی خاچی کوردستان بکەین چکە لە ئێستا دەبینن کە ئەو بڕیارە درایە ئەمە لە مەساڵی کوبانیدا فعلەنەوە مەسلەی پرسەن مەسلەی نیشتیمانی و مەسلەی یەکبوونی و یەکڕێزی کورد کە لە ناو هەر چوار پارچەکەی کوردستان ئەمە لەو دیدەیەوە شتێکی باشە بەڵام لە ئەگەر بێ لە چەند خاڵێکەوە ڕوونکردن و ئەندێک تەوزیعاتی تێدا بکەی ئەوە بڕیارێکی باش نەبووە کە درایە چکە ناکرێ ئەمە کوڕ و گەنجەکانی وڵاتی ئێمە بەرەو دەرەوەی خاچی کوردستان بین لە وەزعی ئێستا کە دەبینی کوردستان وەزعەکەی وەکو پێویست نییە لە هەندە مەجالدا بۆیە دەکرا زیاتر پەرە بە ناوەخۆی خۆمان بدەین و زیاتر بەرنامە و بەرنمەکانی کە ئێستا لە دەبای پەرلەمان زیاتر ئاماهەنگی لەگە وەزارەتی پێشمەرگە بکاتن بۆ ئەوی توندۆڵکردنی سنوورەکانی هەرێمی کوردستان لە وەزعی ئێستای کوردستان ئەوە باشتر بوو دەکرا لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای ئەو نوێنەرانەی کە لە دەرەوەی کوردستانن بۆ ئەوەی زیاتر داوا لە دەوڵەت پەرلەمانی کوردستان داوا لە نێودەوڵەتی و دەوڵەتانی دراوسێ بکە بۆی هاوکاری و هەمەنگی برایانی کوبانی بکەن کە ئەوانیش کوردن و دەکرێت لەو مەجالە و لەو تەریقەوە ئیش لەسەر بکرابایەوە نەدەکرا هێزی پێشمەرگە ڕەوانەی کوبانی بکرێت چکە ئێمە هەتا بەندێکی کوردیش هەیە هەتا ماڵ پێ بێ مزگەفت بەتارە لە ئێستای کوردستاندا دەکرا بەو تەریقە بۆ شێوازەی بایە بۆ ئەوەی زیاتر ئێمە نێوماڵی خۆمان وەکو هەرێمی کوردستان ڕێک بخەینەوە بۆی ئەو بڕیارە ناکرێ ئەمە گەنج و کوڕانی وڵاتی ئێمە پێشمەرگەی کوردستان بە کوشتن بدەین لە پێناوی خاکەکی تر و دواتوەکی تر و پارچەیەکی تر ئەوە دەکرا کاتێک ئەگەر هەرێمی کوردستان ئەو وەزعی ئێستا بەسەنات بە دەکرا ئەو کاتی زیاتر ئێمەش وەکو گەنجی کورد بەڕێ فعلەن پاڵپشتیان دەکەین هاوکاریان دەکەن چکە ئەوانیش کوردن ناکرێ ئەمە بەو دیدە و بە مەسەلەی تەعسوبیەت و ئەنسوریەت بیر بکەینەوە کە ئێمە وەکو کورد وەکو هەرێمی کوردستان وەکو باشووری کوردستان ناکرێ بەوەش فکر بکەینەوە بەڵام لە ئێستادا ئێمە پێویستمان بە برای پێشمەرگەکانی خۆمان هەیە بۆ ئەوی سنووری هەرێمی کوردستان بپارێزن. بڕیار درراوە کە تا ئێستا دیارە هێزەکانی پێشمەرگە نەگەشتون لە چوارچێت تاوەتوێکردندان بۆ ئەوەی بگەن لە تورکیاوە بەڕێ بکرێن بۆ کۆبایان لێەوە ئایا ئەگەر بێت و ئەو هێزە بگات بوێ تا چەند هاوکێشەکان دەگۆڕێت لە کۆبانێ لە ڕووی ئەوەی کە هێزەکانی کۆبانەیە نەکە کە باس لەوە دەکرێت و تا چەند بێتەوە هێزی پاڵپشت بۆ نەکەوتنی کۆبان هێزی پێشمەرگە هێزێکی پێشکەوتووە هێزێکی بەڕاستی جێگا ئەوەیە دەستخۆشیان لێ بکرێتن هێزێکی قارەمانن بەجەرگن بەتوانانە بەڵام کوبانیش وەزعی ئێستای کوبانی بۆ برا پێشمەرگانەی ئێمە کە دەچن تەمەشا بکەین ئەگە بمانەوە برێن کوبانی ڕزگار بکرێتەوە یانمان هەندێک ناوچە و هەندێک شوێن کە لە شوێر دەستی داعشدایە بیانەوێ بە 100% کۆنتترۆلی وەزعەکەی بکەن کۆنتترۆل نابی دەکرێت لە ڕێگای مەسلەی دامی نێودەوڵەتی و نمونە ئەمریکا و وڵاتانی بەریتانیا ئەوانە لە ڕێگای فڕۆکە و تارەوانە دەکرێتن ئەم هەدەفانە بپێچین و بۆی ئامانجی برایانی کورد کە لە کوبانی و لە وەزعی ئێستادانا زیاتر بەردەست بکرێتن بە بڕیاری ئەو بڕیارش کە تەسەوڕ دەکەم برایانی ئێمە قۆت و سنجی خۆیان دەبی ئەگەر کە بچنەوێن دەرێ بە تاکی چکە پێزی پێشمەرگە بەڕاستی ئیوەیە شانازی پێ بکرێتن و توانایان هەیە بۆ ئەوەی بتوانن ئێوکەن. زۆر سپاس بە ئێوە. بەڕێزێکترمان لەگەڵدا تۆ چەند کە بڕیار درراوە لەسەر ئاستی پەرلەمان و حکوومەتی هەرێم کە هێز ڕەوانەی کۆبانێ بکرێت و تاوتوی ئەوە دەکرێت کە ئێستا
نەگەیشتوتە کۆبانی و لە تورکیاوە بەڕێ دەکرێت بۆ کۆبانی ئایا ئەو بڕیارە تا چەند پێت باش بووە بۆ هێزی پێشمەرگە بەڕێکرێت بۆ من وەکو گەنجێکی شاری هەولێر من لەگەڵ ئەوەدامە کە هێز برێ و هەروەها ئەو بڕیارێک کە پەرلەمانی کوردستاندا ناڵم 100% شتێکی باش بوو یعنی ڕاست بوو بەڵام تا عەدێکی شتێکی زۆر باش بوو کە ئەو هێزە ڕۆژ لە بۆ کۆبانی چکە بڵێ و نەڵێ ئێمە کوردانی کۆبانی کوردە هەر پارچەیەکی کوردستان بێتن کووردا دیارە ئەوانش لەو کاتەدا لەوانەیە پێویستیان بە هێزی پێشمەرگە بێ کە بچی ئەمیش بەهۆی ئەو ڕووداوانەی بۆ دوایە کە عێراق و بەعام جیهانی گرتەوە کە ڕووداوەکانی پەیدابوونی چەکدارانی داعش و ئەوانە و هەمووشمان دەزانین بەو دوایە چەند ڕۆژەی دواییدا نزیکەی مانگێک دەبێتن چەکدارانی داعش هێزەکانیان هەموو لە دەرا پشتی کۆبانی داخر کردەوە و بەڕای منیش ئەوە شتێکی باش بوو بەس ناڵێم 100% چکە برێونە لە ئێستا کوردستان بخۆی بە قەیرانێکی زۆر گەورەی داراییدا تێپەر دەبێتن بەڵێ چیا دەگەڕێمەوە ستۆدیۆ بۆ ئەوەی لە سلێمانیش ڕای هەوڵاتیان وەگرن ئەوە ڕای هەوڵاتیان و بەشێ بەڵێ بێستون دەگەڕێمە وڵات بەڵە بەرەزان گوێبیستی ڕای هەندێک لە وڵاتیانی شاری هەولێر بووین دەچینە لای پێغەمبەرمان گۆڕان عەبدوڵڵا لە شاری سلێمانی با بزانین ڕای هاوڵاتیانی شاری سلێمانی سەبارەت بە چوونی هێزەکانی پێشمەرگەی کوردستان بۆ کۆبانێ چۆنە گۆران سڵاوت لێبێ دەمەوێت ڕای هاوڵاتیانی شاری سلێمانی بزانین سەبارەت بە چوونی هێزەکانی پێشمەرگە بەڵێ سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانی ئەنارتیش دیار و هەمومان ئاگادارین کە پەرلەمانی کوردستان بڕیاریدا هێز بنێرە هێزی پێشمەرگە بنێرە بۆ کوبانەوە بڕیارە چەند کاتژمێرێکی تریش هێزەکە بڕوات بۆ کوبانە ئێستا ئێمە لە شەقامی سالم لە سەهۆڵەکە ئەمانوێ ڕای هاوڵاتیان بزانین سەبارەت بەوەی بزانین ناردنی هێزی پێشمەرگە بۆ کوبانێ لای هاوڵاتیان چی ئەگەێنە ڕایان چییە سەبارەت بەمە بەڵێ ئەگەر بەڕێز بفەرموویتە ئێرە پێم بڵێ لە ئێستادا ناردنی هێزی پێشمەرگە کوبانێ چی ئەگەێنێت لە کاتێکا یەکەم جارە هەرێمی کوردستان هێز بنێرێ بۆ شوێنێکی دیکە بەڵێ دیارە لە ئێستا بەش بە حاڵی خۆم بە بڕای من لە ئێستا شتێک نییە لە پێشمەرگە پیرۆستر پێشمەرگە دڵسۆستر دیارە بڕیارەکەی سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمان بەگشتی بە بڕای من بڕیارێکی زۆر باشە بڕیارێکی لە ئێستاە بۆ بەتایبەت بۆ میلەتی کورد بە هەر چوار پارچەکەەوە پێویستە بە بڕای من پەرلەمانی کوردستان کاتێک کە بڕیارێکی وا دەرەکات بڕیارێکی وای دەرکردووە ئەمە خۆی لە خۆیە یەکڕیزی و یەکبوونی و یەکگرتووی ماڵی کورد دەرەخات بۆ هەموو دنیا بۆ هەموو با بڵێن هەموو وڵاتان بە بڕای من بەڵام پێویستە کاتێکە تۆم هێزە ڕەوانەی ئەوەکەیت پێویستە لەبەر چاوگرتنی بکەی یعنی چاو خشانەوە بکەی بۆ ڕەوشی ئێرای ڕەوشی ئێستای با بڵێن ناوچەکانی خۆمان کە کاتێک لە ناوچەکانی خۆمانەوە هێزەکانی داعش وەکو تیڤەکان باسەکەن ڕاگەندەکان باسەکەن زۆر نزیکن زۆر بەردەوام شەڕە لە بەرەکانی پێشەوە کەواتە پێت وایە تۆ ڕەچای ئەو باردۆخی ئێستای هەرێم نەکراوە کە هێزی پێشمەرگە ڕەوانەی کۆبانە کراوە و تۆ پێت وایە یعنی پێویست ناکە هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە بنێرێ بۆ کوبانێ دیارە من ناڵم ڕەچای ئەو بارودۆخە نەکراوە دیارە ئەبێ پیاچنەوەکی بۆ کراوێت بەڵام پێویستە پیاچنەوەکی ورتری ئەوە پیاچنەوەکی ورتری بۆ بکرایە بەڕای من تۆ وڵاتێک پێت باش نییە کە حکوومەتی هەرێم هێزی پێشمەرگەی ناردووە بۆ کوبانێ واتە پەرلەمانی کوردستان من ئەمە دیارە زۆر خۆشحاڵم پێم خۆش بوو پێشمەرگە بم پێم خۆش بوو بمتوانە لەگەڵ ئەو برا پێشمەرگانە بچمە کۆبانێ و لە بەرەکانی جەنگا بجەنگم بەڵام لە ئێستا من ئێرە پێویستی پێمە من شارەکەی خۆم پێویستی پێمە بە بڕای من پێویستم ینی گەشتبینتر بن بە تایبەتی سەرکردەکانمان گەشتبینتر بۆ ڕەچاوی ئەم وەزع بکەن ڕەچاوی ئەم حاڵەتە بکەن کە لە ئێستاە هەیە ئەچینە لای هاوڵاتێکی تر ئەگەر بەڕێز بفەرموویتە ئێرە ڕای خۆتمان پێ بڵێ سەبارەت بە ناردنی هێزی پێشمەرگە بۆ کوبانێ لەم کاتی کە هەرێمی کوردستان تایەتی کە بینین خۆشی سنوورەکانی لە بەرەنگاری داعش بە چەکدارانیدا ئەو بڕیارە بۆ هەر زووتر بەدرایە کە پێشمەرگە بچوە بە کوبانی چکە کوبانی و کوردستانی عێراق و هەر شوێنێ بێ فەرقی نییە مادەم شەڕی کووردە دڵنیام لەوەی کە ئەوە زووتر ئەو بڕیارە بەدرایە یعنی زۆر خۆشحاڵیشین تەبیعیە بەلامانەوە ئەوە زووتر بڕیاران بە قایدە کوردەکان هەمیشە لە ڕابردوودا هەر کاتێک بە هەرێمی کوردستان کە تووشی گرفتێک بۆ وڵاتانی دەرەوە یارمەتیانداوە بەڵامە بینین ئەم جارە کوردستان ئەو تا هەرێمی کوردستان هاوکاری بۆ ڕۆژاوا نردووە ئەمە چی ئەگەێنە لە لای
وڵی ئەو بڕیارەی وەختی خۆی 100 ساڵە ئێمەچین پەیمانی سایکز بکوە وەکو کورد باجەیە بەڵام ئەبێ وڵاتانی دەوروبەر ژەمووی باجی بە دراوسەکان واتە کورد ئەبێ باجی ئەو 100 ساڵی کەیەتی ئەوانش بیان دڵنیاشم دەوەی هاوکاریکردنی کوبانی نەک بەچە نەک بە پێشمەرگە بە هەر شتێبێ لە ژیانە ئێمە بتوانین هاوکاریان بکەین چکە شەڕی کوردەخۆ وابزان دوژمنەکەش کە داعش هەرڵی بە تایبەت بۆ کوردیان دروست کردە بێ کە ناو شەڕە بوو بە شەڕی کورد مادەم بوو بە شەڕی کورد ئێمەژ ئامادەین ئەو شەڕە بجەنگین دەگەڵیا پێتوە هەرێمی کوردستان خاوەنی هێزیشی ئەوە زۆر بێکە بتوانێت سنوورەکانی خۆشی بپارێزێ و هێزیش بنێرێت بۆ ناوچەیەکی دیکە هێز ئەسازەوەی بیر و باوەڕ و قەنەعەتە خۆ زۆر جار هێزیش کەم بێ چەندە کەم بێ ئەتوانێت بەرەنگاری زۆر لە هێزە گەورەتریش بێتەوە دەست خۆش ئەچینە لای هاوڵاتێکی تر ئەگەر بەڕێز بفەرمووی تێرە ڕای خۆتمان پێ بڵێ لەسەر نردنی هێزی پێشمەرگە لە کاتێکە هەرێمی کوردستان خۆشی لە مەترسی چەکدارانی داعشە بەڵێ وڵی جی شەنەزی هەموو ئەم کوردێکە کوردێکی ئەم بە شەرەفکە هێزێکمانە بێ هێزی گەلبێ هێزی خەڵک بێت لە هەرچی شوێنێکی ئەم کوردستانە بە هەر چوار پارچەکەەوە ستەمێک بکرێت لە کوردێک یان لە کۆمەڵی کورد ئەم هێزە ئەم بتوانێت بگاتە سەری و نێڵێ ئەو ستەمە بکرێت بەڵام ئەبێ ئەو هێزە ئەم بە دەربێت لەوەی کە هێزی پارتێ بێ یان هێزی حزبێ بیان هێزی ینی کەسێ بێ خۆی بکە بە خاوەنی ئەو هێزە کەواتە بەڕێزت پێت وایە نردنی هێزی پێشمەرگە بڕیارێکە نەتەوەیە یاخود قۆڕخراوە ئەم بڕیارە ئەگەر بە ڕواڵەت سریگەین بڕیارێکی زۆر باشە و لە ئەم کاتیانی بۆ جیهانی دەرەوە ئێمە ئەم پیشانین کە ئێمە ئەم کوردین و دیفاع لە هەموو ئەم کوردێکەکەین بەڵام من پێم وایە وە قۆم کاتەکی درەنگە لە کاتێکە پاڵەکانی بڵێن لەو کەناڵ و لەو سایت و شتانەوەی کە بڵاوگتە وەکو CNN کوبانی ئەمە ترسی کەوت نەپەڕاندووە ینی پرسیارەکە ئەوەیە بۆ 2 هەفتە پێش سال لە کاتێکە کە تەنەها شەڕوانەکان تەنها شوێن کە بەدەستیانە بوو لە کوبانیا چوارگۆشەی ئەمنی بوو لە ناو کوبانیا بۆ ئەو کاتە ئەم ڕاریانەیە بۆ دوای ئەوەی کە تەل شوعیر و ئەم شوێنانە ئینجیرارە ئەنجا یەنە ئەم قەرارەیەن تا بەڕز دەتوێت بڵێ پەرلەمانی کوردستان لە کاتێکا بڕیاری دەرکردنی نردنی هێزی پێشمەرگەیدا بۆ کوبانە کە کوبانە پێویستی بەو هێزە نیە واتە ئێستا هێزی پێشمەرگە بۆ کوبانە زیادەیە لە لای بەڕێزت پێشتر زیاتر پێویستی پێی هەبوو بەڵام ئێستا کە مێزەی ئەوە پرسیارێکە لە لای من هەیە وەک تاکی کورد بۆ ئەم هێزە پێشتر ئەنەسوو ینی چی بوون ئەو هۆکارانەی کە وای کرد پێشتر ئەم هێزە ئەنەچێت کە تەنها چوارگۆشەی ئەمنی ئەما بووە و ئەو هۆکارە کامانن کە دوای ئێستا کە تەل شوعیر و کە ئەم شوێنانی زۆربەی شەڕوانەکان لێ بڵێن ئەو شوێنانە کۆنتترۆل کراونەوە دووبارە چی نانی بۆچی ئێستا ئەم بڕیارە هەدرێت بەڵێ ئەمە ڕای هاوڵاتیان بوو ئەوەی کە گوێویستی بوون بەگشتی خۆشحاڵن بۆی کە هێزی پێشمەرگە نێردراوە بۆ کوبانێ ئێستا شەگەڕێمەوە بۆ لای هاوکارانم بۆ ستۆدیۆ بەڵێ زۆر سپاس گۆران عەبدوڵڵا پەیامبێرمان لە شاری سلێمانی دەچینەوە لای پەیامبێرمان بێسون خدر لە شاری هەولێر بێسون دەکرێت ئەگەر هاوڵاتیان لە دەوروبەرتن ڕای هاوڵاتیانی شاری هەولێرمان بۆ وەرگری سەبارەت بە چوون هێزەکانی پێشمەرگە بۆ کۆبانیەوە بۆ پشتیوانی لە شەڕڤانان لەو بارودۆخی کە لە کۆبانێدا ئێستا دەوسەرێ بەڵێ چیە هاوڵاتیم لە دەورە ئێستا نامێ قسە بکەم ڕای ئەو وەردەگرم لەسەر چوونی ئەو براری کە دراوە بۆ کۆبانێ پەرلەمانی کوردستان بڕاییداوە هەرێمی کوردستان بڕیاری ئەوەیدا کە هێز ڕەوانە بکرێت بۆ کۆبانێ ئایا ئەو بڕیارە تا چەند بڕارێکی تەواو بوو کە هەرێمداکە دەبین لە ئێستاژدا لە سنوورەکان شەڕە لەگەڵدا پێشش بکرات نادەکەم سەبارەت بە نردنی هێز بۆ کۆبانی ئێمە لە پەرلەمانی کوردستان بڕیار زۆر کوردایەتی و مردانەیدا سەبارەت بە نردنی هێز بۆ کۆبانی و ئینشاڵڵا و هێزەکە دەچێتە کۆبانی هاوسەنجی هێز دەگۆڕێت بە سەرکەوتوی هێزەکانی شەڕەوانانی نیەپەکە سەبارەت بە هەڵوێستی تورکیاش لەمبارەیەوە هەڵوێستی تورکیا هەڵوێستێکی مەوندوانە باش بوو کە موافقی کرد کە هێزدا هەرێمی کوردستان بچێتە کۆبانی بۆ ئەوەی هاوسەنجی هێز بگۆڕێ و ئینشاڵڵا بە زووترین کات ئەم هێزە دەگاتە کۆبانی و ئەو کەلوپۆلی پێداوەستە سەربازانەش کە لە نێردنی بۆ کۆبانی بە زووترین کات بگاتە شەڕەوانانی نیەپەکە بۆ ئەوەی بە زووترین کات هاوسەنجی هێز بگۆڕێ لە کۆبانی بە سەرکەوتوی هێزەکانی یەپەکە پێت وایە هاوکێشەی هاوسەنگی هێز دەگۆڕێت لە کۆبانی و شەڕوانان و هێز پێشمەرگە لە پێشەوەیدا کۆبانێ لە پێشەوەیدا دەبێت بەتاکید هێزەکانی شەڕەوانان نیەپەکە سەرک و پێداوەتێکی و هاوە هێزیان نەکە ڕوبەڕووی ئەو
گەورەترین ڕێکخراوی تروریستی داعش ببنەوە و پێم وایە ئەو ناردنی ئەو هێزش ئەو کەلەپەرە سەربازیان ئەو چەکە قورسانە پێم وایە هاوسەنگی هێز دەگۆڕێت. هاوڵاتێکی ترم لەگەڵدا چییە بۆ باڕای شوێرگرم ڕایەی تۆش لەسەر چوونی هێزی پێشمەرگە ئەو بڕیارە تا چەند گرنگ بوو و تا چەند پێت باش وەک هاوڵاتی وەڵا شتێکی باش بوو یعنی مەسەلەن ئەو بریاری پەرلەماندانەوە شتێکی باش بوو شتێکی گەرەی باش بوو بۆ کۆبانی ئەوەش کووردە هەر لە خۆمانەوە هەروە شتێکی باش بوو گەلک چییە ئەوە ڕای هەوڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر بڕیاری هەرێم کە هێزی پێشمەرگە دیارە ئەوان باسییان لەوەی کرد وەکو وەزارەتی پێشمەرگە پاشان کاتژمەی کتەر ئەو هێزە بۆ کەوانەی ڕەوان دەکرێت لە تورکیاوە ئەوان هەندێکیان پێیان باش بوو و هەندێکیشان بە شێوەیە کە بەهۆی ئەوەی کە شەڕ لە هەرێمی کوردستانیش لە سنوورەکان هەیە لەگەڵ داعش بە شێوەیە کە پێیان باش بوو هێزە بمێتەوە لەگەڵەوەشدا بوون کە ئەو هێزە باش بووە ئەو بڕیارەی کە دراوە لە هەرێمیش دەمەوێت ئاماژە بەهۆش کەم چییە کام شەو لە شاری هەولێر ئەم شەو بەهۆی یاری کلاسیکۆ کە لە نێوان بەرشەلۆنە و ڕیال مەدرید ئەنجام درا لە شەقامی ئیسکان لە بازاری ئیسکان دیارە هەواداری هەردوو لە بازارەدا کۆبوونەوە دیارە بەهۆی ئەوەی لە ئەنجامی دۆڕانی بەرشەلۆنە ئەوە تووڕەیی دەبڕینی هەندەرانی بەرشەلۆنە دیارە تەقەیە کراوە تەقەیەک زۆر کراوە لە بازاری ئیسکان بە پێی زانیاریان لە بەردەستی ئێمەدا بووە باسییان لەوەی کرد باستەوە دەکرێت کە بریندار هەبووە بەڵام ئێمە ڕوونیەوەمان بۆ دەرنەکەوتووە ئایا ئەو بریندارانە ئایا برینەکانیان ساختیان بە شێوەیەک بەڵام تەقەکراوە بە شێوەیەک ئەوە ئاماژەیەک بوو کە پێمدا. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامێرمان بێ سوخدر لە شاری هەولێر بۆ وەرگرتنی ڕای وڵاتیان و بۆ زانیاریەکان سوپاس بۆ تۆ. بیستی ئەم مانگە کچێکی خەڵکی ناحەی چوارقوڕنەی سەر بە قەزای ڕانیە لە ڕیزی شەروانەکان یەکینەکانی پاراستنی ژناندا بۆی ئەوەی تەقەمەنی پێنامێنێت لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا شەید بۆ و دواتریش تەرمەکەی لە کۆبانێ بە خاک سپێردراوە. بەیان حەمەد کە بەدەستینای قەندیل ناسراوە یەکێکە لەو شەروانانەی بەهۆی بەردەوامی شەڕ و ئاڵۆزەکانی ئەم دوایەوە لا کۆبانی شەید بوو. داستینا خەڵکی ناحی چواقڕنەی سەر بە قەزای ڕانیە و لا تەمەنی 12 ساڵیەوە پەیوەندی بە ڕیزەکانی پارتی کرێکارانی کوردستان پاکەکە کردووە. لا ساڵی 2011شەوە واک شەڕوان لە ڕیزەکانی یەپەژە بەشداری چەندین شەڕی کردووە. دوجار لە 20 مانگە و لەگەڵ 4 هاوڕێی دیکەی پاشەڕێکی سەخت و لە دوای ئەوەی فیشەکیان پێنامێنێت شەهید دەبێت. شەهیدی هەر چوار پارچەی کوردستانی دەزانین چونکی بەتەنها بۆ ناوچەیەک نییە بۆ ناوچەیەک خەباتی نەکردووە بۆ هەر چوار پارچەی کوردستان خەباتی کردووە لە پێناو کوردستاندا شەهید بووە خوێنی ڕشتووە ئێمە شانازی بەو خوێنەوە دەکەین سەربەرزین بەو خوێنی هەواڵ دەستینە لە ساڵی 2011ەوە پەیوەندی کردو بە هێزەکانی یەپەگە لە پێشان لە حەلب بوو دواتر تقریبا 2 ساڵ لە 2012ەوە لە حەلەبە دوایش پەیوەندی کردووە بە کوبانی لە ناو هێزەکانی یەپەگە. دوا قسەی خۆم پێ بڵێن سڵاوی بۆ هەموو کەسوکارانی هەبوو. دەستینا لە دوای پەیوەندیکردنی باڕیسەکانی پارتی کرێکارانی کوردستان تا شەهیدبوونیشی نەگەڕاوەتەوە نێو خانەوادەکەی تەنها لە ڕێگای تەلەفۆن و تۆڕە کۆمەڵاتیەکانەوە پەیوەندی لەگەڵ خانەوادەکەی هەبووە. کۆتا پەیوەندیشی لە جەژنی قوربان بۆ ئەوەی بە خانەوادەکەی ڕاگەاندووە ئەو دەچێتە کۆبانی و ماڵاوایی لێکردوون و توێتی لا پێنا و پاراستنی خاکەکەم شەید دەبم بەڵام دوای شەیدبوونیشی تەرمەکەی نەهێنرایەوە و لا کۆبانی بە خاک سپێردرا. ڕۆژی دووەم بۆ کە تەلەفۆنی بۆ کردین و ماڵاوایی لێکردین ڕۆژی دووەم جێژن بوو ماڵاوایی لێکردین و کوتی دەڕۆم بۆ شەڕە و نازانم منە دوتان بینمەوە نەنا کۆتایی قسەم بۆ بکەن و خوشکەکانم دێگو جێژدانە لە هەموو کەسوکارانم بکەن و پیرۆزبایان لێ دەکەمی جێژن و دێگو سەلامیان لێ بکەن و بڵێن هەباڵبیان زۆر سەلامونە لێکە حواڵ و دەپرسی ئی هەموو خزم کەسلانی پورزاکان مامەکانی. چیرۆکی ژیانی دەستینا بە جۆرێکە لە ساڵی 1986 لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بوو خاوەنی 3 برا و 6 خوشکە لە تەمەنی خۆشیدا نەچۆتە بەرخوێندن
باڵکو تەنها قوتابخانەیەک وانەی تێدا خوێن دەبێت چیا سەختەکانی کوردستان و بەرەکانی شەڕکردن بوو بە وتەیەکێک لە خوشکەکانیشی دەستینا تەنها بیری لای سربەخۆی هەر چوار پارچەکەی کوردستان و لەم دوایانەش ڕزگارکردنی شاری کۆبانی بوو لە دەست چەکدارانی داعش. هەنگاو مەحەمەد ئێنارتی ناحەی چواقۆڕنا. چەکدارانی داعش بازرگانی بە نەوتی ئەو کێڵگە نەوتیانەوە دەکەن کە لەژێر دەسەڵاتیاندایە و بە پێی زانیاریەکانیشدا هاتی فرۆشتنی نەوت لەلایەن داعشەوە 1 ملیۆن دۆلارە لە ڕۆژێکدا. با تۆمەتی بازرگانیکردنیش لەگەڵ داعشدا وەزارەتی پێشمەرگە چەند کەسێکی دەستگیر کردووە. سەرچاوەدارایەکانی داعش ئەو ڕێکخراوەی جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە چین ڕەنگە لە سەرەتای دروستبوونی ئەو گروپە چەکداریەوە هاوکاریەکانی تەنها لەلایەن چەند دەوڵەتێکەوە یان لە چوارچێوەی زۆرم لێوە بێت بەڵام لە ئێستا و بەتایبەتیش دوای پەڕینەوەیان لە سووریاوە بۆ عێراق دەوترێت داعش بۆتە دەوڵەمەندترین گروپی چەکداری بەتایبەت پاش کۆنتڕۆڵکردنی چەند شوێن و پارێزگایەک لە عێراق لەناو ئەوانەشدا پارێزگای نینەوە بەوەشەوە سەرجەم چێلگەنەوتەکانی ئەو ناوچانەی کەوتە دەست و ماوەی چەند مانگێکە داعش بازرگانیان پێوە دەکات. باگوێرەی دوایین زانیاریەکانی ئەمریکاش داهاتی فرۆشی نەوت لە عێراق کە داعش دەیفرۆشێت 1 ملیۆن دۆلارە لە ڕۆژێکدا کە بەشێکی ئەو نەوتەی بە وڵاتی سووریا فرۆشتووە و بەشەکەی تریشی لە ڕێگەی چەند بەرپرسێکی کوردەوە فرۆشتووە بە وڵاتی تورکیا. لەسەر ئەو پرسەش وەزارەتی پێشمەرگە و حکوومەت هێرێم تا ئێستا چەند کەسێکیان بە تۆمەتی بازرگانیکردن لەگەڵ داعشدا دەستگیر کردووە بەڵام هیچ کام لەناو ئەو جیراوانەدا کەسانی پلەدار و بەرپرس نین. باندێک گیرا باندەکە تا وەکو ئێستا پێکاتون لە 34 کەس لەوانە خەڵکی عەرەبی تایە و کوردیشی تایە کە لە پێشانگای فرۆشتی ئۆتۆمبیلەکانی هەولێر ئۆتۆمبیلیان کڕیوە و لێ دوای ئاسایش توانیوەتی ڕۆڵی زۆر باشی هەبێ و ئەوانە بگین و ئێستا لەژێر لە کۆڵینەوەدان. جا هیوادارم نەتیجەکەی هەر کەسێک و هەر بەرپرسێکیشی لە پشت بێ سزای تند بدرێ. دۆسیەی مامەڵەکردنی چەند بازرگانێکی کورد لەگەڵ چەکدارانی داعش بەتەنها لە بواری نەوتدانیا بەڵکو بە گوێرەی زانیاریەکان لا ڕێگەی چەند بازرگان و بەرپرسێکی ئەمنی و سەربازیەوە لەناو حزبەکان بە هەزاران ئۆتۆمبیل لا جۆری پیکاپ لا شاری هەولێرەوە گەێنراوەتە دەست چەکدارانی داعش. هەر بە گوێرەی زانیاریەکانی ئەنارتی ئەو کەسانە لەگەڵ داعشدا وا ڕێکەوتون لە بری پارەی ئەو ئۆتۆمبیلانە نەوتیان پێبدا و نەوتەکەشیان وەرگرتووە. لەسەر ئەو پرسەش حکوومەت هێرێم لیژنەیەکی پێکەناوە و تا ئێستاش چەند کەسانێک دەستگیر کراون. هاوکات وەزارەتی پێشمەرگەش ئاشکرای کرد کە لەناو ئەو کەسانی مامەڵەیان کردووە خەڵکانی بەرپرسیشیان تێدا بووە. سێمە لە زیاتریشە لەبەرەوە خەڵکاکان گیراون و ئێستا لەژێر لێکۆڵینەوە و شۆفێر و هاوکارەکانیان بە دڵنیایی هەبوونەوە ئێستا وەکوتم لێکۆڵینەوەکان بەردەوامە و هەندێکی شەیە لە ڕاستیا تۆمەتبار کراوە دەکرێت لە ئەنجامدا دەبێت داوای لێبوردنیان لێکرێوانەی کە تۆمەتبار کراون بەڵام کەسانێک کە تاوانبارنەوە سزای یاساییان بە سەزا سەپێنرێ. زانیاری لەسەربوونی هاوکاری و مامەڵەکردنی بەشێک لە بەرپرس و بازرگانانی کورد لەگەڵ داعشدا لە کاتێکدایە کە ماوەی چەند مانگێکە چەکدارانی داعش هێرش دەکەنە سەر سنوورەکانی هەرێم و لەگەڵ پێشمەرگەدا لە شەردان و کورد بە دوژمنی سەرسەختی خۆیان دەزانن. فەرمان محەممەد ئێنارتی هەولێر. لە دوایەوەی ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بڵاوی کردەوە کە 2000 فەرمانبەر لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێم موچە وەردەگرن و داوام ناکەن. لە بەرامبەردا وتەبێژی وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێم دەڵێت لە ئێستادا سەرقاڵی دۆزینەوەی چارەسەرێکن بۆ ئەو فەرمانبەرانەی بەبێ دەوام موچە وەردەگرن. دوای ئەوەی ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک لە پەڕەی تایبەتی خۆی بە نووسراوێک داوای لە وەزیری بازرگانی و پیشەسازی هەرێم کرد کە وەڵامی چەند پرسیارێکی بداتەوە لەبارەی هەبوونی 2000 فەرمانبەر لە وەزارەتەکەی کە موچە وەردەگرون و دەوام ناکەن. ئەم نووسراوە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا دەنگدانەوەی زۆری لێکەوتەوە. ئەو ئەندامەی پەرلەمانیش دەڵێت جگە لەم وەزارەتە زۆربەی وەزارەتەکانی دیکەی حکوومەتی هەرێم فەرمانبەریان هەیە موچە وەردەگرون و دەوام ناکەن. ئەمە لە کاتێکدا بەشێکی زۆر لە بوجە و داهاتی هەرێم دەدرێت بە موچەخۆران و ڕێژەی موچەخۆرانی هەرێم بەراورد بە ژمارەی دانیشتوانەکەی ڕێژەیەکی بەرزە. دیارە لە هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا نەک تەنها لە وەزارەتی بازرگانیە ژمارەیەک فەرمانبەر هەن کە لەناو کۆمەڵگەدا ئێستا بە فەرمانبەری بندیوار ناسراون یاخود پێیان دەوترێت فەرمانبەری بندیوار بوونیان هەیە و
ژمارەی فەرمانبەران ئەگەر بەراوردی کەین لەگەڵ وەزارەتەکانە سیر دەکەیت وەزارت هەیە ڕەنگە 17,000 فەرمانبەری هەبێت کە پێویستی بەوە نەبێت و بەرهەمی ئەم 17,000 فەرمانبەری کە لە وەزارەتا بوونی هەیە لە ڕاستیدا دیار نییە. وەزارەتی بازرگانی پیشەسازی لە کابینینی حکوومەتی هەرێم لە پشکی بزوتنەوەی گۆڕانەوە داواکاریەکەیش لەلایەن ئەندامێکی پەرلەمانی فراکسیۆنی گۆڕانەوە بوو لە بەرامبەر داواکەی ئەو ئەندام پەرلەمانە و ئەو پرسیارانەی ئاراستەی وەزیری بازرگانی و پیشەسازی کردووە وتەپێژی بازرگانی و پیشەسازی دەڵێت ئەوان وەک وەزارەت لە کاتی دەستبەکاربوونی وەزیری ئێستا باسییان کردووە و تا ئێستاش سەرقاڵی دۆزینەوەی چارەسەرێکن بۆ ئەو فەرمانبەرانە و ژمارەیان 2000 و بەبێ دەوامکردن موچە وەردەگرن. هەفتەی ڕابردوو دیارە ئەو بڕیارە دەرچووە کە یەک مانگ لە بەردەم ئەو فەرمانبەرانە هەیە لەو بەڕێبەراتیانەی کە هەن تاوەکو بۆ خۆیان سەرپشک بن. هەر بەڕێبەراتیەک لە ناو وەزارەتی بازرگانی پیشەسازی یاخود لە وەزارەتەکانی تر مەبەستیانە گواستنەوەی ڕاژەی بۆ بکەن بابیکەن بە پێچەوانەوە ئەو لیژنەیە دەسەڵاتی ئەوەی دەبێت ئەو فەرمانبەرانە بۆ خۆی گواستنەوەی ڕاژیان بۆ بکە بەبێ گەڕانەوە بۆ ئارەزووی فەرمانبەرەکە. هاوکات لە دوو مانگی ڕابردووشدا لەلایەن هەمان ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان ناو پلەی 404 ژن بڵاو کرایەوە کە بەشێکیان بەبێ هەبوونی هیچ خزمەتێکی سەربازی و بە پلەی باڵاو بە موسیەیەکی زۆر خاننشین کرابوون بەڵام ئەو کاتەی جگە لە دەنگدانەوەیکی تۆڕە کۆمەڵایەتەکان هیچ هەنگاوێکی یاسایی بە مەبەستی ساکساسیکردن بە دوای خۆیدا نهێنا. هێرشقادر NRT هەولێر. شەوی ڕابردوو منداڵێکی تەمەن 9 ساڵ پاشەوەی لەلایەن باوکو و باوژنەکەیەوە ئەشکەنجەدرا لەلایەن چەند وڵاتیەکەوە ڕەوانی نەخۆشخانە کرا و لە ئێستاشدا لەژێر چاودێری پزیشکیدایە کە سوکاری منداڵەکەش سکاڵای یاساییان لەسەر باوکو و باوژنەکەی تۆمار کردووە و سەرۆکی لیژنەی مافی مرۆڤی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش دەڵێت لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەن. ئەگەرچی ماڵ و قوتابخانە دوو ناوەندی پەروەردەین بۆ منداڵ بەڵام زەردایکێک لە شاری کەرکووک لە قوتابخانە بەرپرسیارەتی پەروەردەکردنی چەندین منداڵی خسۆدا ئەستۆی خۆی کەچی لە ماڵەکەیدا ساتێکی ئارامی نەبەخشیوە بە منداڵەکانی مێردەکەی. وەک هەمیشە شەوی 24 مانگەش ئەحمەدی تەمەن 9 ساڵ کەوتە بەرەشکەنجەی باوکو و باوەژنەکەی و پاش هەڵاتنی لە دەست باوکو و باوەژنەکەی ئەحمەد لە خانوویەکی تاو نەکراودا خۆی حەشاردا و تا لەلایەن چەند هاوڵاتیەکەوە دۆزراوەتەوە و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. لە خۆیانە بەدار نێمیاندا ڤیان نێمێدا سەس باوکم یەکەم سارێکی نێمدا نەکڕەوە لە خۆیانە دەبین سەران نێم باوم بۆ باوکسمی ناوت دێنێ سەو نێمیاندا دێنێ عەسر دەگم بە مەسیحەتە بەنسر سەخین لەسەر ماتە خوارەوە سابوورامەوە ئاسر مسکا ئەسنۆم بەم ئەساتە بەن ئەسنومە خۆم ئاسم لە مەکتەبێ ترمیان کرد لەبەر تەموسام ترمیان کرد. لە ئێستادا ئەحمەد لەژێر چاودێری پزیشکیدایە و بەپێی پشکنینە پزیشکەکانیش لە چەند شوێنێکەوە ئێسکی شکاوە و بڕبڕی پشتیشی زیانی پێگەیشتووە بە جۆرێک ناتوانێت لەسەر پێیەکانی بۆسێت. ئاشکەجەندانی ئەحمەد لە کاتێکدایە کە ساڵێک بەر لە ئێستا هەمان مامۆسا واتە زەردایکەکەی ئەحمەد لە پۆلێکدا ئەشکەنجەی جەستەیی و دەرونی خوشکێکی ئەحمەدیدا بوو لە بەرامبەر ئەو کارەشیدا بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووک بڕیاریدا بە گواستنەوەی لە قوتابخانەیەکەوە بۆ قوتابخانێکی تر هەر لەسەر ڕووداوەکەی پێشووتر باوەژنەکەی بەڵێننامەی لە پۆلیسی کەرکووک پڕ کردبەوە کە چیتر ئازاری منداڵەکانی مێردەکەی نەدات کە پێش 3 ساڵ دایکیان کۆچی دوایی کردبوو. پارەکەش عینن ئەو شتەی کرد خوشکە گەورەکەی کچە گەورەکەی تعزیبدا بوو حتا بان جەشگە تربیە نە حکومەت نە حزبەکان هیچیان نهاتەدا کەسەکەمان لێستن و با ئەو کچ و کوڕێتر هەیە ئەم کوڕە و کچێ مناڵترشیان هەیە تێگەی وتمان باشکن بۆ باشوێت بترسێن فەسڵ نەکریان شتێ ئەم جانەو کار خۆی باوکەش دەستی تایە تربیە تو ئەم بۆ مناڵ خۆی خراپەز ئەی بۆ مناڵ خەڵک تر ئەبێت چی بکە. لەسەر ڕووداوەکەش خاڵی ئەحمەد سکاڵای یاسایی لەسەر باوکو و باوەژنەکە تۆمار کردو و لەسەر سکاڵاکەش لە بنکەی پۆلیسی ئازادی باوکو و باوەژنەکەی دەست بەسەر کراون. سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ و مناڵانیش لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت ئەگەر کەس و کارەکەشی سکاڵا تۆمار نەکەن ئەوە سکاڵا لەسەر ئەو دوو کەسە تۆمار دەکەن و لە ڕووداوەکە دەکۆڵنەوە. مەکۆ ئەنجومەنیش ئەگەر کەسوکارشی شکات نەکە ئێمە خۆمان شکات ئەەکەین لەسەری ئەوەیە کە یاسا ڕێنادا بە هیچ شێوازێکە و ئەشکەنجەیە کە ئەو مناڵە جەستەیەوە پێوەی دیارە واتە ئەو ئەکەتە قاڵبی ئەوەی کە فرش دراوە لەو چۆڵیە لە جێگایەکە کە خەڵکی تیانە بۆ ئەوەی کە لەوانەیە ئاژەڵ و شت بیخوا ئەمە شروع بالقەتلی پێوترانی ڕێگا ئاسانکردنە بۆ ئەوەی کە بمرێ. توندوتیژی بەرامبەر بە منداڵان و خوێنکاران دیاردەیەکی بەرچاوە
ساڵانەش ڕێکخراوەکانی تایبەت بە منداڵان ئامارەکانی توندوتیژی دژ بە منداڵان بڵاو دەکەنەوە بە پێی راپۆرتێکی نووسێفی سەر بنەتۆ یەکگرتوەکانیش ڕۆژانە نزیکەی 345 منداڵ بەهۆی توندوتیژیەوە گیان لەدەست دەدەن. لە نوێترین حاڵەتیشدا مانگێک پێش ئێستا لە هەولێر منداڵێک لەلایەن زردایکەوە ڕوبەڕووی توندوتیژی بۆیە و بەو هۆیەوە منداڵەکە گیانی لەدەستدا. ڕۆکان جاڤێنارتی، کەرکووک. ماوەی چەند ڕۆژێک وڵاتیانی پارێزگای سلێمانی کێشەی کەمی غازیانێ و قایمقامی سلێمانی ڕایگەیان و کاری کەمبوونەوەی غاز بۆ نۆژەنکردنەوەی کارگەی بەرەمێنانی غازی کۆرمۆر لە کەرکووک دەگەڕێتەوە. تیشی با زووترین کات کێشەکە چارەسەر دەکەن. دوای سەرهەڵدانی قەیرانی دارایی لە هەرمی کوردستان و دواکەوتنی موچەی فەرمانبەران و پاشان قەیرانی کەمی بنزین و بەرزبوونەوەی نرخەکەی لە ئێستاشدا لە پارێزگای سلێمانی قەیرانی غاز سەری هەڵداوە و بە جۆرێک ماوەی هەفتەیەک دەبێت لە سنووری پارێزگای سلێمانی غاز دەست ناکەوێت و لە بازاڕەکاندا نەماوە. ئەمەش بۆتە هۆی قەیرانێکی تر و تا ئێستاش بەڕوونی هۆکارەکەی دیار نییە. لە ئێستادا هاوڵاتیان بە نرخی زۆریش بە زەحمەت غازیان دەست دەکەوێت. ئەو شتێکی سەرەکیە نهاتنی بورجە ئەمە شتێکی سەرەکیە یعنی زەرەری لە هەموو خەڵقاوە بەعام زەرەری لە خەڵقاوە. غازەکەش با بزانم مەر سەبەبەکەی ئەوەیە کە نایەت. وەڵی تقریبەن وەکو من ئاگادار بم هەفتەیەک. دوایەوەی قەیرانی بنزین لە هەرێمدا سەری هەڵدا، وەزارەتی سامانە سروشتەکان بە بەرزکردنەوەی نرخی بنزین تا ئاستێک چارەسەری کەمی بنزینیان کرد. لە ئێستاشدا هاوڵاتیان ترسی ئەوەیان هەیە کێشەی کەمی غازیش ببێتە هۆکارێک بۆ بەرزکردنەوەی نرخەکەی. کارمەندێکی کارگەی غازی شارباژێریش ئەوەی ئاشکرا کرد کە ماوەی چەند ڕۆژێکە هیچ بەرەغازێک نهاتوتە کارگەکەیانەوە و بۆ هۆیەشەوە کارمەندەکان هیچ کارێکیان نەکردووە. خۆزانین دیارە خۆستە مامەری ئێمە لە سێ ڕۆژە غاز بۆمان هاتووە. بۆچی؟ هەر ئەرێن ئەزمە و نازانمە لێ بۆ بەغاچە و غازەکە بۆ بەغاچ واڵێ نازە خۆی مەش بڵێن هین نییە. لەکوێوە غاز دەهێننەوە لە چم؟ لە کەرکووک بمانێت بەحساب. لە بەرامبەر ترسی هاوڵاتیان لە بەرزکردنەوەی نرخی غاز وەک ئەوەی لە ڕابردوودا نرخی بنزین بەرزکرایەوە، قایمقایمی سلێمانی دەڵێت کێشەی غاز کاتیە و بەهۆی نۆژەنکردنەوەی یەکێک لە کارگەکانی پارێزگای کەرکووکەوە دروست بووە و هاوکات NRTش زانیوێتی کە یەکێکی تر لە هۆکارەکانی کەمی غاز لە ئێستادا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە نرخی گواستنەوەی غاز لە کەرکووکەوە بۆ سلێمانی بەرزکراوەتەوە بە شێوەیەک پێشووتر 20 تەن غاز لە کارگەی کرۆمۆری کەرکووکەوە بە 500,000 دینار دەگەیشتە پارێزگای سلێمانی، بەڵام لە ئێستادا ئەو نرخە بۆ زیاتر لە 900,000 دینار بەرز بۆتەوە. لە چەند ڕۆژی ڕابردووە ئەو بڕە LPG کە ئەگەیشتە سلێمانی لە هەردوو سەرچاوەکەوە هەم لە سەرچاوی کەرکووکەوە هەم لە سەرچاوی کۆرمۆریشەوە کەم بوو بۆ نیوە ماوەی دوسێ ڕۆژەکە ئەو بڕە زیایی کردووە هەم لە کەرکووکەوە زیایی کردووە و هەم لە کۆرمۆریشەوە زیایی کردووە بە ئومێدی ئەوەی لە چەند ڕۆژی داهاتووە ئەو بڕە وەکو جارانی لێبێتەوە و شتێک نەمێنێ ناوی کێشەی غاز بێت. ئەگەرچی قەیرانی تازەی غاز لە پارێزگای سلێمانیدا بۆ ماوەی هەفتەیەکە سەری هەڵداوە، بەڵام لە هەریەکە لە پارێزگاکانی هەولێر و دوهۆک کێشە و قەیرانی کەمی غاز بوونی نییە. گۆران عەبدوڵڵا، NRT سلێمانی. بەر لە کۆتایی گرنگترین ناونیشانەکان. 40 ڕۆژە شەڕ و پێکدانی سەخت لە کۆبانێ دەکرێت و پاشەڕێکی سەختی شەڕڤانانی یەپەگە چەند شوێنێکی تریان کۆنتڕۆڵ کردەوە. وەزارەتی خەزێنەی ئەمریکا ئاشکرای کرد زانیاریانێ داعش لە ڕێگەی چەند بازرگانێکی کوردەوە نەوتی بە تورکیا فرۆشت و ڕاگەیان ئەو بازرگانانە سزا دەدرێت. لە کەرکووک بە تۆمەتی ئەشکەنجەدانی منداڵە تەمەن 9 ساڵانەکەیان باوکو باوەژنی منداڵەکەیە دەست بەسەر کران. لێناچیەوە لە ڕووماڵێکی بەردەوامدا لەگەڵتان بووین. خواتان لەگەڵ.